زۆر خۆشحاڵین ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT ئەمڕۆ کاگومێت دەبینین لە پاڵ ئێمەدا وەستاوە و پێشتر ئێمە هەمومان بێکەوە داوای ئازادکردنی زیندانیانی بادینان لە ناویاندا کاگومێتمان دەکرد. ئەمڕۆ لەگەڵ کاگومێت بێکەوە داوای ئازادکردنی ئەو زیندانیانە دەکەین کە لە ناو زینداندا ماونەتەوە. زۆر قسە و باز لەسەر زیندانیانی بادینان کرا، زۆر کەس شتی بڵاو کردەوە، زۆر بەیاننامە بڵاو کراوە، زۆر چیرۆک بڵاو بووە، بەڵام هیچ چیرۆکێک پێمان وایە لەو چیرۆکە باشتر نییە کە لە دەمی خۆیانەوە بیبیستین کە بە چ ئەزمونێکدا تێپەڕیون. بۆیە ئەمڕۆ کاگومێت باز لە دۆخی ئازادی ڕادەربڕین دەکات لە هەرێمی کوردستاندا و باز لە تۆڵەکردنەوەی سیاسی دەکات لە هەرێمی کوردستاندا کە چۆن دادگاکان لە هەرێمی کوردستاندا بەکاردێنرێن بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین و بۆ تۆڵەکردنەوە لەو ڕۆژنامەنووسانەی کە ستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا پەردەی لەسەر لادەن. بەر لەوەی کە کاگومێت دەست بە قسەکانی خۆی بکە، ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT دەمانەوێت ئەپدەیتێکی گشتی بدەین لەسەر دۆسیەی زیندانیانی بادینان. لە ئێستادا بە دیاریکراوی 7 کەس لە زینداندا ماونەتەوە. ئەو 7 کەسە پێنجیان لە 81 کەس 7 کەس لە زینداندا ماوەتەوە، پێنجیان سزای زیندانیان بۆ دەرچووە، بە 6 ساڵ زیندانیکردن حکم دراون، بەڵام دواتر بە قەرارێک حکومەکان کەم کراوە لە 140 بۆ 150. لەو پێنجە دوایینیان لە سەرەتای ساڵی 2023 کە شێروان شێروانی ئازاد دەکرێت و هاوڕەکانی شێروان شێروانی بە زووترین کات لە ماوەی مانگێک بۆ 2 مانگی تردا دەبێت ئازاد بکرێن. 2 کەسی تر لەو دۆسیەدا هەن، ئەوانیش قارەمان شوکریە کە بەداخەوە دۆسیەکەی قارەمان شوکری هیچ کەسێک نازانێت لە چ مەحکەمەیەکدا دادگایی کراوە، پارێزەرەکەی چییە. بە 7 ساڵ زیندانیکردن حکم دراوە و مەلا نەزیر ڕێکانیش بە هەمان شێواز 7 ساڵ زیندانیکردن حکم دراوە. دەنگۆیەک هەیە کە گوایە دۆسیەکەی مەلا نەزیر پێداچوونەوەی پێدا کراوە و حکومەکەی بۆ کەم کراوەتەوە، بەڵام ئەوانە لێدوانی ڕسمی نین تاوەکو ئێستا و هیچ سەرچاوەیەک نییە بۆی ئێمە بتوانین پشتی پێ بەستین بزانین حکومەکەی کەم کراوەتەوە یاخودنا. دۆسیەیەکی تر هەیە لەوانەی کە هێشتان دادگایی نەکراون، ئەوانش دۆسیەی 5 زیندانیە کە بە زیندانیانی شیلاتزێ ناوەزەند دەکرێت لە هەرێمی کوردستاندا. ئەو 5 کەسە ئێمە سەردانی خانەوادەکانیانمان کرد لە نزیکەوە، مانگی ڕابردوو سەردانی هەموویمان کرد و لە نزیکەوە بینیمانن کە چۆن لە پاڵ زیندانیەکانەوە عایلەکانیشیان فشاریان لەسەرە، تەنانەت ناتوان قسە بۆ میدیاکان بکەن، ناتوانن باز لەوە بکەن کە داکۆکی لە ڕۆڵەکانی خۆیان بکەن و زیندانیانی شیلاتزێ تا گەیشتۆتە ڕادەی ئەوەی لە ناو زینداندا ئەشکەنجە دراون. ئێوەی بەڕێزیش کە زۆر لە دەرەوە هەوڵی خۆتان داوە، بزافتان کردووە کە چاڵاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان کە ئازاد بکرێن. هەر من بڕوام وایە هەرچی لە دەستان هاتبێت ئێوە کردوتانە، هەرچی لە دڵە خەمگین ببن حتا گەیشت بێتە ئەوە فشاری جادەیی بکەن و هەروەسا دەنگی ئێمە بگەینە ڕای ناوخۆی کوردستان و هەروەسان ڕای ناوخۆی نێودەوڵەتی. ئەمە بۆ ئێمە جێڕێزە کە ئێوە ئێستاش ئەنجامەکانی هەوڵەکانی هەموو چاڵاکوانان یانیش بڵێن ئەوەی کە کردوتانە بۆ ئازادکردنی چاڵاکوانانی بادینان ئێستا ئەنجامەکانی دەبینین، چونکە بەڕاستیش دەسەڵات خۆی دەیویست زیاتر لەمەی کە ویستوەتی بکاتن لەکە ئێستا ئەم ئەنجامی هەبووە دەسەڵات پێ ناڕازیە. بەڕاستیش من بەڕاشکاوی دەڵێم دەسەڵات پێ ناڕازیە، دەسەڵات دەیویست زۆر بەخراپتر بەسەری چاڵاکوان و ڕۆژنامەنووسانی بادیناندا بێنێتن، بەڵام بە دڵخۆشیەوە بەهۆی دەمهاتنەی ئێوەی بەڕێزەوە هەروەسا ڕای گشتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆنسڵخانەکان ئەوە بوو کە ئەنجامەکە گۆڕا بۆ سوودی ڕای ئازادی دەڤەری بادینان بە گشتی هەرێمی کوردستان و ئەوە بوو پلانی دەسەڵات لە کێبکردنی دەنگی ئازاد لە هەرێمی کوردستان تایبەت بڵێن دەڤەری بادینان سەری نەگرت. بەڕاستی من دەمەوێت لەم ئیڤێنتەدا بەڕاستی
باس لە چەند تەوەر بکەم لەو تەوەرە سەرەکیانە کەیسی بادینان کەیسی چاڵکوانانی بادینان لە ڕووی یاساییەوە چه پێشلکاریەکی یاسایی بەرامبەر بە ئێمە کرا وەکو بەگشتی چاڵکوانانی بادینان هەروەسا تەوەری دووەمیش کەیسی ڕۆژنامەنووسانی بادینان لە ڕووی سیاسیەوە یعنی بووچی دەسەڵات گەیشتوتە ئەو ئاستا ئەم هەنگاوە بنێت و بچێت زیاتر لە 80 نەفەری دەڤەری بادینان دەستگیر کاتن یعنی ڕوە سیاسەکەی چ بوو هەروەسا تەوەری سیامیش دەمەوێت بڵێم هەنگاوە دواکانی کەیسی بادینان دەبێت چه هەنگاوێک بنرێت لە ڕووی گشتیەوە لە هەریمی کوردستان من باسی تەوەریەکەم کەم کەیسی بادینان لە ڕووی یاساییەوە بوچی کە ئێمە دەڵێن چاڵکوانانی بادینان لە بە زوڵم ئێمەیان گرت و هەروەسا بە زوڵمیش ئێمەیان سزادا هەر بێگومان بۆ ئەم قسەیە چەند بەڵگەیەکمان هەیە کە لە خومانەوە ناڵێن کە سیستەمی دادوەری لە هەریمی کوردستان بوو بەرژەوەندی سیاسی بەکانهێنرا بەڕاستی ئەو چەند خاڵانەش کە لە ڕووی یاساییەوە تیبینیمان هەبوو بوو نمونە ڕڤاندنی چەندین چاڵکوانانی بادینان لە ماڵەکانیان بێ ئەوەی بریاری دادگا هەبێتن ئەمە خاڵێکی سەرەکی بوو کە زۆربەمان لە ماڵەکانمان دەستگیر کراین بێ ئەوەی تەبلیغی مەحکەمە دادگا هەبێتن بۆ ئەوەی دەستگیر بکرێن هەروەسا چەندین شوێنی تریش مەسەلەن کە ئێمە ڕڤێنراین نەمانزانی لە کوێن مەسەلەن لە دهۆکین لە هەولێرین لە کام زیندانین ئەمەش بەبێ قانون سەرپێچی یاساییە بەڕاستی کە نەدەبوایە ئەمە بکرێتن هەروەها ئەوەی تر مەسەلەن ئەوەی لە زینداندا بەڕاستی ڕوبەڕوومان بوو زۆر ئەزمونێکی سەخت بوو نەک تەنیا بوو من بوو هەموو هاوڕەکانیشم ئەوەی کە ئێستا ئازاد بوونە و ئەوەی ئێستاش لە زیندانن بۆ هەمویان ڕاستە و هەروەها من دەمەوێت خاڵێکی تر بڕێم پێش ئەوەی زۆر بچماناودا تەنیا چاڵکوانانی بادینان نین لە ناو بەکەیسی سیاسی دەستگیر کراون بەڵکو زۆر کەسانی تر هەن لەسەر هزر و بیر و فکری سیاسی دەستگیر کراون لەسەر کاری سیاسی دەستگیر کراون بەڵام بەداخەوە هەندێکیان هەن چەندین ساڵش لە زینداندان بەڵام نەناسراون یان شکاریان لەسەر کەیسەکانیان نەکراوە ئەمەش بەڕاستی ئەگەر دەرفەت هەبوو لە دواییدا لە دەرفەتێکدا باسی ئەو کەسانەش دەکەین چەند کەسێکیان ئەوەی کە ڕوبەڕوومان بوو لە زیندان کە پێمان وایە زوڵم بوو بەرامبەر بە چاڵکوانانی بادینان ئەوە بوو بەڕاستی لە ڕووی یاساییەوە بە شێوەیەکی ساغلام تەعامل لەگەڵ ئێمە نەکرا کە ئەمەش سەرپێچی یاسایە بوو نمونە یەکێک لەو خاڵانە نەدیتنی پارێزەر بۆ ماوەی من خۆم ساڵێک و 7 مانگ لە زینداندا مامەوە یەک جاریش پارێزەرم لە ناو زینداندا نەبینی هەر کە دەهاتمە دادگا لەوێم دەبینی و هەر ئەوەی پارێزەرانیش هەر لە ناو محکەمەدا ئیمزام کرد ینی نەیان دەهێشت لە ناو زینداندا پارێزەرەکانمان ببینین کە خۆی لە قانوندا دەبێتن لە کاتی لێک کۆڵینەوەدا پارێزەر ئامادە بێتن کە بۆ ئێمە ئامادە نەبوو ئەمە خاڵێکی سەرپێچی یاساییە هەڵبەت هەروەسا خاڵێکی تری زەقیش کە لەلایەن ڕێکخراوەکانیشەوە کۆمەڵگەی مەدەنیشەوە زۆر باس کرا ئەوە بوو کە ئەوەی سکاڵای لە ئێمە کردبوو و ئەوەی کە لێکۆڵینەوە لەگەڵ ئێمەی دەکرد و هەروەها ئەوەی کە بە ڕۆلی داواکاری گشتیش لە دادگا ڕۆلی دەبینی یەک کەس بوو یەک جهت بوو کە ئەمەش خۆی نابێتن کەسێک خۆی شکایەتکار بێت سکاڵاکار بێت و لە دەمی کیشدا هەر خۆشی مەسەلەن سکاڵا بەڕێوە ببات و هەروەها لە ڕووی تریشەوە مەسەلەن خوشی لێ کۆڵینەوە لەگەڵ ئەوە بکات کە دەستگیر کراوە ئەمە نابێت بۆ نمونە ئەگەر کەسێک سکاڵا بکاتن هەڵبەتە چون دەیەوێت چون بیاوێت بەم شێوەیە تەعامل لەگەڵ ئەو دەستگیر کراوە دەکاتن چون دەیەوێتن بەو شێوەیە ئیفادەکانی دەنووسێتن ئەمەش نابێتن بەڕای ئێمە دەبوایە ئەوەی کە لێ کۆڵینەوەی لەگەڵ ئێمەی دەکرد نەدەبوایە هەر ئەو کەسە بێت کە سکاڵای لە ئێمە کردبوو هەروەها
خاڵێکی تریش ئەوەی کە ڕۆبەڕووی ئێمە بوو بەگشتی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی هەرێمی کوردستان ڕۆبەڕووی پێشەلکاری مافی مرۆڤدا بنەوە لە ئەشکەنجەدان بێت لە ڕووی گوزەرانێکی خراپەوە بێت لە ڕووی ساخلامیەوە بێت لە ڕووی هەر شتێکەوە بێت بەڕاستی ئەمە پێشەلکاری نەک تەنیا بوو دەستگیرکراوانی سیاسی بەڵکو بۆ هەموو زیندانیەکان دەمەوێت بڵێم معنی ئاستی زیندانەکان تایبەت ئەگەر جیاب کەمەوە زیندانەکانی چاکسازی کە سەر بە وەزارەتی کارن هەروەها زیندانەکانی دەستگاکانی ئەمنی کە ئەمە خۆی لە خۆیدا جودان زیندانەکانی دەستگا ئەمنیەکان لەوانە ئاسایشی گشتی ئاسایشی هەر شارێک ڕووی من خۆم 5 زیندانم دیوە لە ڕووی لە کاتی ئەو ساڵێک و 7 مانگەدا کە لە زیندان بووم لە 5 زیندان مەسەلەن ئاسایشی بەلدی دهۆک ئاسایشی گشتی دهۆک ئاسایشی گشتی هەولێر و ڕاگرتی زرکە تاوقیفی زرکە و هەروەسا چاکسازی زرکە لەمەدا کە دەمەوێت بڵێم ئەو تیبینانەکە هەمان بووە لە زیندانەکانی دەستگا ئەمنیەکان ئاستی مافی مرۆڤ زۆر لاوازە بەڕاستی تەعاملێکی باش لەگەڵ زیندانیان ناکرێت لە ناویاندا زیندانیانی سیاسی ڕۆبەڕووی زۆر کێشە دەبنەوە حتا ئەو مافەی کە زیندانیەکانی تریش هەیە زیندانیەکانی سیاسی نیانە بەداخەوە بۆ نمونە پەیوەندیان لەگەڵ ماڵەوە ئەوە مافێکی هەر کەسێکە کە دەستگیر بکرێت لەسەر هەر کەیسێک بێت پێویستە کۆنتاکی لەگەڵ ماڵەوە هەبێت بەداخەوە ئەوە بۆ زیندانیانی سیاسی نەبوو لە ئاسایشی گشتی